بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إيمان داراني برز خوشويست، گوێگرانی بەڕێزی رادیۆی دەنگی ڕووناکی، داوامە لە ذاتی پاکی پەروەردگار ئارامی بەسەر دڵ و دەروونتانە ببارێنێ. خوای گیان، ئەو خۆشەویستانەی کە بەم ئێوارە وەختەی عاریفانە لەم مانگی ڕەمەزانە پیرۆزەدا لەگەڵ ئێمەدا ژیان ئەوەنە سەر و کەلیماتەکان لەگەڵ ئێمە گوێ ئەگرن و ئامین بۆ دوعاکانمان ئەکەن. خوای دڵیان ئارام کە و ماڵیان ئارام کە. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت یا رب العالمین. سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان، تۆ خۆت ئەزانی ئێمە بە زەمەنی فتنەدا تێ ئەپەڕین، هانامان بە گەورەی تۆ بە ڕەحم و بە میهرەبانی تۆیە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان، ئێمە ئەم کەلیماتانە لە زمانمان نیەتە دەرەوە، پەروەردگارە لێمان قبوڵ کە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە هەڵەوکەم و کوڕێکمان هەبوو عەفومان کە، بەزەی بەسەرمانە ببارێنە یا رب العالمین. بەڕێزان و خۆشەویستانم، لەم بەرنامە ڕاستە و خۆیەدا کە بەرنامەی نزا و پاڕانەوە ڕۆژانی سێشەممان و چوارشەممان بە خزمەتان ئەگەم. ئەم بەرنامەیە بەرنامەی من نییە، بەرنامەی ئێوەی بەڕێزە لە زمانی منەوە پێشکەش ئەکرێ. ئێمە هەمومان پێکەوە ئەمانەوێ خوای گەورە لە خۆمان ڕازیکەین، ئەمانەوێ ئاشنایەتیمان بەو زیاترکەین، ئەمانەوێ پەیوەندی نێوان ئێمە ئەو زۆر پتەو بێ، ئەمانەوێ لەم مانگی ڕەمەزانەدا دڵمان لە لای ئەو بێ. ئێمە هەمومان ئاتاجی ڕەحمەت و بەزەی ئەوین، بۆیە کاتێک کە دەستەکانمان بەرزەکەینەوە بۆ نزا و پاڕانەوە، تەواوی مانەکانی مەحەبەت و خۆشەویستی لە دەستەکانی ئێمە و بەرزە بێتەوە بۆ ئاسمان، تەواوی مانەکانی ڕەحمەت و بەزەیی لە ئاسمانەوە لە رب العالمینەوە بۆ ئێمە یەتە خوار. بەڕێزانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا ئەفەرمێ الدعاء مخ العبادة، دوعا ناوکرۆکی عەبدایەتی ئینسانی موسڵمان. کاتێک کەسی موسڵمان دەسەکانی بەرزەکاتەوە، چۆن مرۆڤێک مۆخەکەی بریتە لە ناوکرۆکی ئەم مرۆڤە، بە هەمان شێواز دوعا بە نیسبەت عیبادەتەکانی کەسی ئیماندارە وەکو ناواخن و ناوکرۆکێکی زۆر گەورەوە هەیە. واللهی ئینسان هەرچی مەعانیەکانی خۆشەویستیە بۆ خوا، هەرچی مەعانیەکانی معریفەتە بۆ خوا کە دواتر باسی ئەەکەم، هەرچی مەعانیەکانی متمانەیە بە خوا کە لە خزمەتانە باسی ئەەکەم، هەمووی لە ناو دوعاکانی ڕەنگ ئەداتەوە. بەڕێزەکانم، کاتێک کە ئینسانی موسڵمان دەست بەرزەکاتەوە بۆ ئاسمان، بە زمانی حاڵ هاواری کردووە خوایە من ئیعترافەکەم بە تۆ، خوای گیان من تۆ بە باشی ئەناسم، بۆیە دەسە بۆ بەرزەکەمەوە، ئەزانم تۆ خاوەنی موڵکی لەه المولک، هەرچی موڵکە هی خوایە، بۆیە داوا لە تۆ ئەەکەم، بۆیە دەست بۆ تۆ بەرزەکەمەوە، بۆیە لە تۆ ئەلاڵێمەوە، بۆیە لە تۆ ئەپاڕێمەوە. کەسی ئیماندار کە دەسەکانی بەرز کردەوە وا تەسەور نەکات تەنها دەسێکی سادەیە بەرزی ئەکاتەوە، ئەمە دەسی ئەعترافەکە بۆ ئاسمان بەرزەکرێتەوە. ئەمە ئەو دەستەیە کە ئەڵێ خوای گیان من تۆم بە حەق ناسیوە، زانیومە حاجەتەکەی من، ئیشەکەی من لای کەس چارەی نابێ، لای تۆ نەبێ. هانام بە گەورەی تۆ هێناوە، هانام بە ڕەحمی تۆ هێناوە. ئەی ئیلاهی، خوای گەورە ئەلەم دەروازەوە دەرگایەکی خەیری زۆر گەورە بەسەری ئەکاتەوە. خۆشەویستانم، ئێمە ئیماندار پێویستمان بەوەیە لە مەعانی تەواوی دوعا تێ بگەین کە دەسە بەرز کردەوە. پێش ئەوەی داوا بکەی، بیرکەرەوە دەست لە بەردەم کێ بەرز کردوتە. خوایەک هەرچی صفاتی کەماڵ و جەماڵە هی ئەوە، سیرت ئەکا، گوێت لێ ئەگرێ، تۆ دەست بۆ لای ئەو بەرزەکەیتەوە.
ئابزانە چۆن دوعاکەی، ئابزانە بە چ دڵێکەوە لەگەڵ یا تێکەڵە لە فەرمایشتێکا پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوا جەل جەلالوهو دوعای کەسێکی دڵ بێ ئاگا وەرناگرێ، کەسێک دڵی بێ ئاگا بێ لە دوعاکانی خۆی گەور لێ قبوڵ ناکە. بۆیە ئێمە ئیماندار پێویستە بە ڕۆح لەگەڵ دوعاکانمانە تێکەڵ بین، دڵمان ئاگای لە دوعاکانمان بێ. ئەوەرە کاتێک کە دەست بەرزەکەیتەوە سەیری معریفەتی رب العالمین کە بۆ تۆ و سەیری معریفەتی خۆت کە بۆ خوا جەل جەلالوهو ڕەحمی بە ئێمە کردووە کە دوعای کردوتە وەسیلەیەک لە وەسیلەکان بۆ ئەوی لەو نزیک بینەوە. ئەوەرە عەزیزم بزانە کاتێک کە تۆ دوعا دەست بەرزەکەیتەوە لە دوعاکانتە ئومێدە بەکێ هەیە؟ کاتێک کە ئەڵێی خوای گیان تۆ ڕزقی حەڵاڵم بدە، ئەزانی چ دڵێک ئەم هاوارە ئەکا، ئەزانی چ ڕۆحێک بۆ ئەم کەلیماتانە ئەشنێ، ئەزانی داوا لە چ رب العالمینێکی زۆر گەورە ئەەکەی. ئەمە هەموو معانی معریفەتی تۆیە بۆ خوا بەرزە بێت. اینجا تەوەکل لە دوعایە زۆر دەرەکەوێ برایانە خوشکانی بەڕێزم. ئینسانی موسڵمان کە دەست بەرزەکاتەوە تەواوی مانەکانی تەوەکل بەرزە بێتەوە لای ئەو. سبحان الله، پشت بەستن بەخوا یەکێکە لەو بابەتانەی زۆر گرنگە. ئێمە ئیماندار لە هەموو شتێکا پشت بەخوا ببەستین، بەڵام لەکوێ بەرهەمی پشت بەستن بەخوا دەستگیری تۆ ئەوێ؟ لەکوێ تۆ بە یەقین ئەتوانی بڵێ پشتم بەخوا بەست بوو؟ لەو کاتەی دەست بەرزەکەیتەوە لە دوعایە داوا ئەەکەیت و ئەپاڕێتەوە. واللهی ئینسانی موسڵمان کە دەستی بەرزەکاتەوە بە تەواوی متمانەوە بەرامبەر بەخوا، بە تەواوی پشت بەستن بەخوا دەسەکانی بەرزەکاتەوە. بۆیە ئێمە پێویستمان بم معانیە معنەویانەیە ئەبێ تەنها مجرڕدی دەست بەرزکردنەوەیەک نەبێ، ئەبێ تێ بگەین بۆ دەست بەرزەکەیتەوە، بۆ سەردنەوی ئەەکەیت و دەسێ بۆ ئاسمان بەرزەکەیتەوە، بۆ ڕوئەکەیتە ڕووگە و قیبلە، ئەتەوێ ئەترافکەی بڵێ خوای گیان من بە هەموو معانیەکان تۆم ناسیوە، زانیومە تۆ خاوەنداری هەموو کەون و کائیناتی، کارەکەی منیش لای تۆیە یا رب العالمین، کارێکی بچووکی سادەم کەوتوتە لای تۆ ئەی ئیلاهی، ئەزانم تۆ بەڕەحمی، ئەزانم تۆ بەخشندەی، چۆن جوابم ئەدەیتەوە؟ منداڵێک ئەگەر کەسێک زلەیەکی لێ بدا تون ڕائەکا باوەشەکە بە دایکە، تون دەست ئەکاتە ملی دایکی، ئەزانێ ئەو شوێنەی کەوا پەنای ئەدا دایکێتی. واللهی لە دوعایە کاتێ مصیبەتی ڕوومانتی ئەکا ئێمەش ڕائەکەین، دەستنوێژە گرین ئەچینە سەر بەرماڵ، دەست بەرزەکەینەوە لە بەردەم ذاتی پاکی پەروەردگارە. واللهی وەکو ئەو مناڵەیەتە پێش چاوم کە ئەنەما ئێمە ڕائەکەین بۆ لای خوا، ئاعترافەکەین بەخوا، خۆمان زەلیل ئەکەین لە بەردەم خوا، پشت بەو ئەبەسین، ئەزانین قەڵای پۆڵاین بۆ ئێمە دەستەکانمانە کە بەرزی ئەکەین. بۆیە لە فەرمایشتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ الدعاء سلاح المؤمن، ئینسان کە زۆری بۆ هات پەنا ئەباتە بەر چەکەکەی، کەسی موسڵمان پەنا ئەباتە بەر چەکەکەی کە بریتێ لە دوعاکردن. بۆیە ئەو کەسێک کە زوڵمی لێ ئەکرێ زاڵم با دڵی خۆی ئیسراحەت پێ نەکا وا تەسەوورکە هیچی نەکرد. واللهی چەکی دەسی مەزلوم چەکێکی زۆر گەورەیە، هیچ چەکێکی دنیا پێی ناگاتەوە. کاتێکەوە مەزلوم دەست بەرزەکاتەوە سیلاحەکەی بەکار ئەهێنێ دوعا ئەکا لە بەردەم رب العالمینە، ئەزانی زاڵم چیت لێ دێ. ئەی ئەو مێردەی کە زوڵم لە هاوسەرتەکەی ئیسراحەت نەکەی لە پەنای زوڵمەکەتە، بەخوا ئەگەر ئەو ئافرەتە زوڵمی لێکرابێ و دەستی لێ بەرزکاتەوە دەستی ناگەڕێتەوە، زەلیلە بی. ئەی ئەو باوکەی زوڵم ئەکەی لە کچەکانت، هوشیار بە، کچەکانت دەستیان بەرز کردەوە زمانیان جوڵان، عەرشی رب العالمین ئەکەوێتە جوڵە و جوابیان ئەداتەوە. وا تەسەور نەکەی زوڵم بەسەر تا تێ ئەپەڕێ. ئەی ئەو برایی کە زوڵم ئەکەی لە خوشکەکەت و میراتەکەی ئەخۆیت، واللهی کە دەستی بەرز کردەوە لێت بزانە ئەمە سیلاحێکە هەڵەکردنی نییە ئیلا ئەتپێکێ. ئەی ئەو سەرۆک عەشرەتەی زوڵم ئەکەی، ئەو سەرۆک عائیلەی زوڵم ئەکەی، ئەی ئەو مامۆستایی زوڵم ئەکەی، ئەو خوێندکاری کە زوڵم ئەکەی، ئەی ئەو سەرۆک وڵاتەی کە زوڵم ئەکەی، ئەی ئەو سەرۆک حیزبەی کە زوڵم ئەکەی. ئاگات لێبێ زۆرن ئەو مەزلومانەی کە دەستیان بەرز کردوەوە ئەو کاتەی تۆ خەوتوی تو بێ ئاگای، ئەوان تەقە لە دەرگای رب العالمینێکی بە ئاگا ئەدەن. قڕت بەسەر زۆر کات ئەو کەسانی کەەوە ئەچن ناو سوڵتە و دەسەڵاتەوە لە بیریان ئەچێتەوە کە ئەوان خاوەنی هیچ شتێک نین، خوایەکی زۆر بەدەسەڵاتەیە، عقوبەیان ئەدا، سزایان ئەدا، ڕایان ئەگرێ.
والله جاری وهەیە فرمێسکی سەرگۆنای هەژارێک ئەنواع دەرگای مصیبەت لە گەورەی وڵاتێک ئەکاتەوە. ئەگەر ئیمامی عومەر بترسێ لەوەی ئەگەر وڵاخێک سەرسمێ بدات و بکەوێت خوا محاسبەی کا لەسەری ئەی قوربە کاربازستانی ئەم وڵاتەی ئێمە هەرچی جادەیە پڕ لە چاڵ و چۆڵ و تاسات بەبێ یاسایەک خوا ئەمە چی پێ ئەوترێ ئەبێت چی جوابی خوا بنەوە. یان ئەو کەسێکەوە زوڵمت کردووە لە مادەی خەڵک ئیشت پێ کردووە مەعاشەکەیت خواردووە بە زوڵم و ستەم لەبەر بێعەقڵی خۆت ئەمانت کەم دەرامەت کرد. ئای چەند هەژار نەیتوانی و نەخۆش کەوت و بچێ سەردانی دکتۆرێک کات لەبەر کەمی مەعاشەکەی ئەبێت چی ئەمانە جوابی خوا بدەنەوە. بۆیە دوعاکردن باشترین چەکێکە کە ئینسانی موسڵمان بەدەستیەوەیەتی. ئەفەرمێ لە میسر یەکێک لە دوعاتی میسر گیرا بوو زابطێک لە زابطەکانی ئاسایشی میسر عەزەتی ئەدا و ئازاری ئەدا. ئەڵێ بە پێوە ڕای گرتبوو نەئێهێش بخەوێ لەناو ئاوێکی زۆر ساردا. فەقیر ئەوەندە ماندوو بوو لەناو ئەو ساردا خەوی لێ ئەکەوت و سەری ئەکەوتە ناو ئاوەکە و خەبەری ئەبوو. ئەفەرمێ لەو کاتە سەری بەرز کردەوەتی خوایە ئەم کەسە تووشی دەردێ بکە یەتەمەنە المەوتە وەلا یەموت، تەمەنە کە بمرێ بەڵام نەژمرێ. ئەفەرمێ کاتێک ئەم کەلیماتانەیەوت و گیانی دەرچوو ئەڵێ ئەم کەسە تووشی دائێک و دەردێکات خۆی و خزم و کەس و کاری هەمووی ناڕەحەت کردبوو ئازار و عەزەتی ئەدان هەموویان بێزار بووبوون لێی ئەوەندە ئازاریان بەدەستەوە چەشت تەمەنای مردنی ئەکرد و نەئەمرد. ئەی ئەو کەسانەی لە سژنەکانە ئازاری موسڵمانان ئەدەن، ئەی ئەو کەسانەی کە پیاوی دەوڵەتن و زوڵم لە خەڵک ئەکەن بە بێئەدەبی ئەچنە سەر ماڵێک حورمەتی ماڵەکان ئەشکێنن، بترسن لەو چەکەی بەدەستی خەڵکی مەزلومەوەیە، بترسن لەو چەکەی کوشکەکان ئەهەژێنێ سەرۆکەکان ئەخاتە خوارەوە ملی دەسەڵاتدارەکان ئەشکێنێ. ئەویش چەکی دوعایە. ئێمەی ئیماندار لە مانگێکی زۆر پیرۆزانی چەکی دەستمان بریتێ لە دوعاکان بەرزەکەینەوە ڕۆژانە بۆ لای ڕەب العالەمین خۆی بۆ خۆی بەهانامانەوە دێ. ئەم بە تەواوی ئەتراف بە تەواوی پشتبەستن بە تەواوی تێگەیشتن لە معانی ئەسما و صیفاتی خوا دەست بەرزەکەینە. بۆیە ئینسانی ئیماندار مۆخی عیبادەت لە ناو دوعاکانیان تێ ئەگا کە دەست بەرزەکاتەوە. ئینجا ئەزانێ کاتێک کە داوا ئەکا ئەزانێ خوایەکی زۆر قەریب، خوایەکی موجیب، خوایەکی سەمیع هەموو ئەم ناوانەی خوا جەل جەلالوهو ڕەنگی داوەتەوە لە دەست بەرزکردنەوەیە کاتێک کە بە دڵێکەوە هاوار ئەکات و ئەپارێتەوە و ئەلاڵێتەوە لە ڕەب العالەمین. ئێمە ئیماندار پێویستە ئیلحاحکەین لە دوعایە، مانوو نەبین لە دوعایە، هەتا ئیلحاحی زیاترکەی معریفەتە بۆ خوا زیاتر. ئینسان جاری وا هەیە ئەپارێتەوە ئەلاڵێتەوە داوا ئەکا لە ذاتی پاکی پەروەردگار ئیلحاحەکە لە دوعاکەی. هەموو ئەم ئیلحاحانە جار بەجار معریفەتی بۆ خوا زیاتر ئەکە، ناسینی بۆ خوا زیاتر ئەکە، هەتا خوای گەورە زیاتر بناسی زیاتر ئیلحاحەکەی لە دوعایە. شەرم نابێ بکەین لە دوعایە، ئەبێ داواکەین بلاڵێنەوە بپاڕێنەوە. ئێمە ئەزانین هەرچی حەزەرێ بکەین هیچ ئیسفادەیە ناکەین چونکە قەدەری خوا لە حەزەرەکانمانە بە هەر شێوازە بێ کۆتاییمان پێدە. ئێمە قەدەرەکان ڕێمان پێ ئەگرن بەڵام دوعا قەدەرەکان ئەجێڕێتەوە. ئەفەرمێ لەن ينفع حذر من قدر، ڕوايەتێکە ئیمامی ئەحمەد بۆمان نەگێڕێتەوە لە معاذ و ڕەزا و ڕەحمەتی خوای لێ. ولكن الدعاء ينفع مما نزل ومما لم ينزل. سبحان الله. ئەوەی هێشتا هاتوۆتە خوارەوە بەڵاوە مصیبەتە بەسەرمانەوە، ئەوەی ومما لم ينزل هێشتا دانەبەزیەوە بەسەرمانە. هەمووی دوعا تەئسیرێکی زۆر تایبەتی ئەبێ، واتە دوعا قەدەر ئەگێڕێتەوە. جاری وا هەیە قەدەرێکی زۆر خراپ دوعاکان بەرزەبێتەوە قەدەرەکە ڕائەگرێن ناکەوێتە سەرسرت. هەندێک جار لەناو بەڵاو مصیبەتێکی زۆر گەورە دوعا ئەکەی بەڵاو مصیبەتەکە لەسەرت تەخفیفە بێ، خوا زوو لەسەرت مصیبەتەکە لا ئەبا. بۆیە ئینسان لەو کاتێ لەناو مصیبەتایە و ئەو کاتێ لەناو مصیبەتە نییە، هەموو کاتەکانی ژیانی
پێویستی بەوەیە دوعاکە بپارێتەوە بلاڵێتەوە داواکە لە ذاتی پاکی پەروەردگار تا خۆی گەورە دەرگاکانی خیر بەسەریە واڵاکە. چەند شیرینە ئینسانی مسلمان ئەبێ ڕەب العالەمین چەند بەڕێزەوە سەیرت کە کە تۆ چاو ئەنوقێنی دەست بەرزەکەیتەوە داوا لەوەکەی بە معنای کەلیمە داوای لێەکەی هاوارەکەی ئەپاڕیتەوە ئەلاڵیتەوە ئەویش پەیتا پەیتا مهرەبانی خۆی بەسەر تا ئەبارێنێ یباهی بهم المەلائکە بە مەلائکە ئەڵێ ئەهام عەبدەم چۆن داوا لە من ئەکا چۆن بەردەستی بەرزەکاتەوە چۆن ئەلاڵێتەوە چۆن ئەپاڕێتەوە. بەڕێزەکانم ئێمە زۆر کات لە ئادابی دوعایە زۆر بەلاوازی دوعاکە. ئوستاز عارف عەلی هەیە یەکێکە لە زانا کوردەکان کە ئێستا لە وڵاتی مالیزیە پیاوێکی زۆر بە قابلیت و عالمێکی زۆر گەورەیە. ئەی فەرموو لە مالیزیا جارێک دانیشت بووم پاڵم مابوو بە پایەیەک لە پایەکانی مزگەوتەوە دەستم خستبە سەر ڕانەکانم دوعامە کرد ئەپاڕامەوە. گەنجێکی مناڵکار هات دەستی بەرز کردمەوە بۆ ئاستی شانەکانم پێوتم ئاوا دوعا ئەکرێ ئەڵێ منیش وتم با گوێڕاڵی ئەم گەنجە بکەم بێگوێی نەکەم ئێستا کاتی ئەوم نییە کە قسەی لەگەڵاکە ئەڵێ دەستم بەرز کردەوە دوعاکانم ئەکرد. دوایی پێوتم وتی ئەوە تۆ تازە موسڵمان بووی کە ئەبەو شێوازە دوعا ئەکەیت و نازانی دوعا بکەی. بەڕێزەکانم نابێ بە سستی و سڕی و تەمبەڵی دوعا بکەی کاتێکە لە دوعایە ئەوەستی هەموو کەلیمەیە لە زمانی تۆ دەرەچێ خوا ئەیبی سێجل لە جەلالوه بە عەزەمەتی خۆی. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە لە دوعاکانمانە ڕۆحمان تێکەڵ بێ لەگەڵ یا بەرز بێتەوە ڕەحمی ڕەب العالەمینش لە ئاسمانەوە لەگەڵ خۆیان بۆمان بگێڕێتەوە. چنێک ئێمە ئیلحاحکەین لە دوعا ئەوەندە خوای گەورە بەرەکەتی زیاتر بەسەرمانەدا ئەبارێت. أفرمي لقد بارك الله في حاجة أكثر الدعاء فيها. خواهي قورة بركت بسر شتيك أبارينا كإنسان دعاي زور وبكا خوا بيداتي يا نيداتي إله بركت بسر يا أبارينا إما محتاجي بركتين لسوچيك وبركت من دسك بوي إما بيسمان بويا لدعاء كان مانا إلحاحي زور قورك بركت من دسك معرفتي خوا من دسك غير أمانة ثقة ومتمانة بخوا زيادة كات شن دعاء زياتر كين إنجا شن دعوة كين لرب العالمين إلا جواب من أداته. وقال ربكم ادعوني أستجب لكم. پروردگاری ئێوە پێتان ئەڵێ داوام لێ بکەن من جوابتان ئەدەمەوە وەڵامتان ئەدەمەوە. تخوا منی عەبد بە کۆڵی گوناهەوە چیم منی خەجاڵەتبار چیم ئەی ئینسان ئەبێ ئێمە چی بین کە دەست بەرزکەینەوە بڵێن یا ڕەب خوا بە عەزەمەتی خۆی بە گەورەی خۆی دوو جار بڵێ بەڵێ بەڵێ ئەی عەبدەکەم تخوا ئێمە شانی ئەم بەڵێ بەڵێ یا ڕەب العالەمین دەست بۆ کێ بەرزەکەینەوە خوایەکی زۆر حەیی و بە شەرم ئەفەرمێ ئین الله حەییٌ کەریم خوای گەورە زۆر بە شەرمە زۆر سەخیە کەریم ئەو کەسەیە کە بەبێ داوا ئەبەخشێ ئەی ئەگەر داواکەی چۆن ئەبەخشێ يستحي إذا رفع الرجل يديه أن يردهما صفرا خائبتين خواهي قورا شرم أكال لويك عبدك لعبد كان دستكاني برس كاتوا كبا خالي بيان جارتوا ببي أميدي بيجارتوا ببي أميدي نادجارتوا أي أو كسيك تاوان باري أي أو كسيك خرابكاري أي أو كسيك چاككاري همومان بيكوا إما بيويست داواب كين ئەفەرمێ پیاوێک هەندێک کێشەی هەبوو ئەگەڕا بە دوای پیاوێکی ساڵحا کە دوعای گیرە چۆ لای زانایەک و داوای لێ کرد چۆ لای دانایەک و شێخێکی گەورە کەسێکی پیشان با کە لای خوا مەقبوڵ بێ کە دەست بەرز کاتەوە یەکسەر خوای گەورە دوعاکانی گیرا بکە کەسە ساڵحەکەش پێوت وتی زۆر زەحمەتە کەسێکم دەستکەوێ کە دەست بەرز کاتەوە دەستەکانی بە سفری نەگەڕێتەوە زۆر زەحمەتە ئەمە بەڵام کەسێک ئەناسم هەر کەس دەست بەرز کاتەوە ڕەدی ناکاتەوە ئەو وتی ئەو کەسە کێ پێم بڵێ وتی ئەو پەروەردگارە ئەڵڵایە جەلە جەلالوه ئەو کەسێکەوە دەست بەرزەکاتەوە ئلله لەبەردەم کەسێکە دەست بەرزەکاتەوە کە جوابی ئەداتەوە وەڵامی ئەداتەوە ئای ئێمە چەندێک ئەگەڕێن بە دوای ئەوەی کەسێکمان دەستکەوێت کە دوعای گیرا بێ نازانین ئەوەی کە دوعای گیرا بێ خۆمانین نازانین ئەوەی کە وەڵام ئەدرێتەوە خۆمانین
مانع نییە لەوەی کە کەسێکی چاکت بینی تەڵەبی لێ بکەی دوعای خێرت بۆ بکە. پێوە باشی زۆرمان هەن کە ڕەب العالەمین کەلیماتی ئەوانە مەئنووسە لە لای و نائیگێڕێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە پێویستمان بەوەیە خۆمان بۆ خۆمان ئالەتێک بین و زۆر بەهێز دوعا بکەین، بپاڕێنەوە بلاڵێنەوە. چەند جوانە کەسی ئیماندار دەستەکانی بەرزکاتەوە بۆ لای ڕەب العالەمین و داواکە نەترسێ لەوەی کە خوای گەورە لێی تووڕێیە، نەڵێ دوعاکەم گیرا نابێ، بە ئومێدەوە بە هیواوە داواکە هەتاوەکو ڕەب العالەمین دەرگای خەیری لێ ئەکاتەوە دوعاکانی گیراک. خۆشەویستانم، ئێمە پێویستمان بەوەیە بەناو دوعاکانمانە بڕۆینەوە. ئێمە پێویستمان بەوەیە دوعا بۆ خۆمان بکەین، زۆر بپاڕێنەوە بلاڵێنەوە بۆ خۆمان. هەموو ئەو نەخۆشیانەی کە هەمانە نەخۆشی مادی و معنەوی پێویستمان بە دوعایانی خێری زۆر گەورە هەیە تاوەکو خوای گەورە دەرگای خێرمان لێ ئەکاتەوە. ئێمە پێویستمان بەوەیە بە ڕۆح بە دڵ لەگەڵ دوعاکانمانە تێکەڵ ببین، ئاەتە بین، داواکەین هەتا خوای گەورە دەروی خێرمان لێ ئەکات. بەڕێزەکانم، ئێمە پێویستمان بەوەیە کە بە هیممەتێکی بەرزەوە لەگەڵ خوایە ئاشناتێکی وەها بکەین، بەڵام شێوازی دوعاکەن لە دڵتەوە دەست پێ بکە، بۆ هەموو کردەوەکانت دەست پێ بکە، لە دڵتەوە داوا بکە خوای گیان داوات لێ ئەەکەم دڵم چاکەی، والله ئەگەر دڵ چاک بۆ هەموو لاشە چاکە. داواکە بپارێرەوە خوای گیان دڵم ساخ کەرەوە، ڕیا لە دڵما مەهێڵە، تەکەبور لە دڵما مەهێڵە، خراپە لە دڵما مەهێڵە، حقد و حەسادەت خوای لە دڵما مەهێڵە، لە دڵەوە دەست پێ بکە. دوعاکە بۆ دەست، دوعاکە بۆ چاوت، دوعاکە بۆ گوێ، دوعاکە بۆ نیعمەتەکانی خوا بەسەرتەوە. ئەها نیعمەتەکانی خوا جەلە جەلالوهو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوا ئەکا خوای گیان بیناییم، بیساییم، قووەت و هێزم بپارێزی، نیعمەتەکانی خوا زۆر و زەوەندە بەسەرمانەوە. پێویست بەوە ئەکا کە بە شێوازێکی نوێ ئێمە داواکەین، دوعای بچووک نەکەین، دوعایەک نەکەین تەن خۆمان نا، هەمیشە لە دوعاکان تا کە دوعات کرد بە گشتی بیکە. ئێمە لە سوورەتی فاتحە فێرە بین تۆ دوعا بۆ خۆت ئەەکەی کەچی ئەڵێ ئهدینا الصراط المستقیم، خوایە هیدایەتمان بدە. کەسێک دوعای ئەکرد لە دوعاکانە ئەیود اللهم ارحمني، اللهم اغفر لي، هەمووی بۆ مفرد بەکارێنە، بۆ خۆی بەکارێنە، بۆ متەکلم بەکارێنە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کرد کە دوعاکانی عامتر کە بە عام بێڵێ، فەرمووی بە خاصی دوعاکان مەکە، بە عام بێڵێ، بڵێ اللهم ارحمنا، اللهم اغفر لنا، اللهم اهدنا. ئێمە لە زمانی کوردیە مەڵێ خوای گیان ئەم شتم پێ بەخشی، مەسەڵەن خوای گیان تەعینمان بکە. ئەفەرمێ ئەم کەسە با گوناهباریش بێ. یەک کەس لە ناو کۆمەڵی خەڵکی زۆری چاکەیە کاتێکەوە وردەوەدە لەگەڵ ئەوانە شتەکان داوا ئەکا خوای گەورەش هەمووی جواب ئەداتەوە، هەر هەمووی لێ قبوڵ ئەکە. بەڕێزانم، ئەم بەرنامەیە لە خزمەت جەنابتانە بەرنامەی ئێوەیە، بەرنامەیەکی ڕاستەوخۆیە. هەموو ئەو دۆست و خۆشەویستانەی کەەوە تەڵەبی دوعای خێریان هەیە، ئێمە لێرەوە دوعای خێریان بۆ بکەین. هەموو ئەو بەڕێزانە ئەتوان پەیوەندیکەن، داوا بکەن و ئێمەش داوا ئەکەن لە موسڵمانان کە دوعای خێریان بۆ بکەن. ئەتوان بەم ژمارە تەلەفۆنانە پەیوەندی بکەن 0750 149 79 34 کۆڕک، ئاسیا 0770 354 65 62. ناوبڕە گۆرەگرین و یێنەوە خزمەتان داوا ئەکەن لە ذاتی پاکی پەروەردگار هەموو هەنگاوەکانی ژیانمان لێ قبولکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، لە دوای ئەم ناوبڕە گەیشتنەوە خزمەتان هەندێک لە بەرنامەکەم ماوە کە لە خزمەتان تاوای بکەم، بەڵام بە پێویستیم زانی ئەمڕۆ هەندێک دوعا بکەین پێکەوە هەمووان و ئێوە بە دڵ ئامین لەگەڵ ما بکەن، لەعل ئامینی کەسێکتان گیرە ئەبێ و دوعاکان قبول ئەبێ تا خوای گەورە دەروی خێرمان لێ ئەکاتەوە. بە تایبەتی ئەم چەند ساتەی کە ماوە، چەند ساتانێکی زۆر مبارەکە و بەرەو شەوانی قەدر دەست پێ ئەکا. لە دوای حەوالەی سەعات و شتێک ئێمە وردەوردەیتر ئەچینە ناو قەدرەوە کە بەڕاستی قەدرێکی زۆر گەورەی هەیە لە دڵمانە
سەرەتا بەوە دەست پێ ئەەکەم کە هەندێک دۆست و عزیز داوای دوعای خێریان کردووە داواکەن لە زەتی پاکی پەروەردگار سەرفرازی ئەم دنیا ئەو دنیایان بکە هەرچی شتێک کە ئەیانەوێت لە دڵیانە پێیان عەتا بکە. ئەو برانەی کە ماندوو ئەبن بەم بەرنامانەی ئێمەوە لە بەشی کۆنتترۆڵ ئەو دۆستانێکەوە لە فەیسبوک و پەیجەکانە ئەم کارانە ئێمە ڕێک ئەەکەنەوە داوا ئەکەن لە زەتی پاکی پەروەردگار کە سەرفرازی بەردەم دیوانی خۆیان کە ئیمانیان دامەزرێنێ عاقبەتیان خێر کە خۆی بۆ خاتی گەوری خۆ داوات لێ ئەەکەم بە حرمەتی ئەم ڕۆژە مبارەکە و بە زمانی بە ڕۆژەوە هەمومان لێت ئەلاڵێنەوە یا ڕەبی خۆیە سەرفرازی بەردەم دیوانی خۆتیان بکە چاکەی دنیا و ئاخرەتیان پێ عەتاکە یا ڕەب العالەمین. هەمووان پێکەوە دوعا ئەکەین بە ڕێزەکانم هەتا ئەتوانن بە دڵ ئامینمان لەگەڵا بکەن لەعل ڕەب العالەمین ئامینی یەکێکمان گیرە ئەکا و دەرگاکانی خێر بەسەرمانە ئەکاتەوە. هەموومان پێکەوە ئەپاڕێنەوە دەستەکانمان بەرزەکەینەوە دەستی ڕۆح و دڵمان بەرزەکەینەوە هاوارەکەین بە ناوی خوا بە حەمد و سوپاس بەرزکردنەوەی حەمد و ستایش بۆ خوا داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار سەڵەوات و سەلام بنێرە بۆ پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم. خوایگیان سەڵەواتی هەموو ئەوانەی کە گوێیان لە ئێمەیە کە ئێمە ئەبینن پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت سەڵات و سەلاممان بگەێنە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناومان تاک تاک بێنە لە خزمەت ئەو خۆشەویستەمانە عليه الصلاة والسلام. خوایگیان ئێمە ئێوارە وەختەیەکە و بە زمانی بە ڕۆژەوە هاتووین دەستی دڵمان بۆ تۆ بەرز کردوتەوە سەری سوژدەمان بۆ تۆ نەوی کردو داوا لە تۆ ئەکەین و لە تۆ ئەپاڕێنەوە. خوایگیان لە تاوانەکانمان ببوورە و عەفومان کە یا ڕەب العالەمین گوناهانێ بەدەست کردومانە عەفومان کە گوناهانێ بە قاچ کردومانە عەفومان کە گوناهانێ بە دەم و زمان کردومانە عەفومان کە گوناهانێ بە چاو کردومانە عەفومان کە گوناهانێ بە گوێ کردومانە عەفومان کە گوناهانێک بەلوت کردومانە عەفومان کە گوناهانێک خوایگیان بە دڵمانە گوزەری کردو عەفومان کە خوایە دڵەکانمان پاک کەرەوە لە گوناه خوایە دڵەکانمان پاک کەرەوە لە گوناه خوایە گوناهانێ بە داوێن و عەورەت کردومانە عەفومان کە پەروەردگارە داوات لێ ئەکەین خۆشەویستی گوناه لە دڵمانە مەهێڵە یا ڕەب العالەمین. خوایە دڵمان ساف کەرەوە بۆ خۆت خوایە تۆ خۆت زۆر بەخشندەی دەرگای کەڕەمی تۆ لە کەسدا ناخرێ لە ئێمەی زەلیلیشی دامەخە یا ڕەب العالەمین لە ئێمەی گوناهباریشی دامەخە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە هانامان بە ماڵەکەی تۆ هێناوە پەروەردگارە بە هانامانەوە وەرە هانامان هێناوە بە تۆ و دەرگای خەزێنەی ڕەحمەتی تۆ دەرگای خەزێنەتی ڕەحمەتمان لێ دامەخە ڕزگارمان کە یا ڕەب العالەمین بمان گێڕە لەو عەبدانەی ڕزگاریان ئەکەی لە ئاگر لەم ڕۆژە مبارەکە یا ئەکرەم الئەکرەمین. خوایگیان ئێمە عەبدانێکین ئەگەر چی گوناهمان زۆرە ئەگەر چی یانزە مانگە شەرمەندەی بەردەم دیوانی تۆین ئەگەر چی ئێمە گوناهمان بەرز کردەوە تۆ نیعمەتێ پێ عەتا کردین ئەگەر چی ئێمە بێئەدەبیمان بەرامبەر بە تۆ کردو تۆش ڕەحمەت و میهرەبانی خۆت بەسەر ئێمە باران بەڵام پەروەردگارە قەت ئێمە چاومان لە ڕەحمی تۆ نەبڕیوە وا ئێستەش بە دڵی سیرکردەی ڕەحمەوە هاوارەکەین و ئەلاڵێنەوە یا ڕەبی خۆیان سەرفرازی دنیا و ئاخرەتمان کە یا ڕەبی خۆیان سەرفرازی دنیا و ئاخرەتمان کە خوای ڕەحم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لەو کاتەی بە تاقی تەنها ئەخرێنە گۆڕێکی تارەوە بێکەس بێکار فەقیر داما و هانامان بە ڕەحمی تۆیە خوای ڕەحمەتی خۆت لە ناو گۆڕەکانمانە بەسەرمانە ببارێنە. خوایگیان لەو کاتێک کە ڕۆحمان دەرئەچێ کە زمانمان وشکە بێ کە قومێ ئاومان پێ ناخورێتەوە خوای لەو کاتەیە ڕەحم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە و کۆتا وشەی ئێمە بکرە لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم. خوایگیان ئێمە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت پەروەردگارە ئیمانمان سەلامەت کە خوای ئیمانمان سەلامەت کە خوای ئیمانمان سەلامەت کە خوای شیرینی ئیمان لە دڵمانە زیاتر کە عاقبەتمان پڕ خەیر کە خوای بۆ خاتری گەورەی خۆت داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە بەزەی خۆت خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە پەروەردگارە لە گوناهی ڕەفیق و هاوڵ و خۆشەویستانمان ببوورە لە گوناهی دراوسەکانمان ببوورە لە گوناهی مامۆستا و قوتابیەکانمان ببوورە خوای بۆ خاتی گەورەی خۆت لە ژیانە هەر کەس حرفێکی فێرکردین لە گوناهی ببوورە هەر کەس حرفێکمان لێوە فێر بوو خوای لە گوناهیان ببوورە
پەروەردگارە داوای ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت علممان زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین ئیمانمان بەرز کە یا رب العالمین خوای گیان هەر کەسێ لە ژیانە پیاوەتیکی لەگەڵ ئێمە کردووە مادی و معنەوی خوای ئێمە لە بیرمانەیە لە بیرمان نییە خوای گیان ئەجر و پاداشیان بۆ بنووسە لە گوناهیان ببورە دەرەجاتیان عالیکە خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت هەر کەسێک لە ژیانە زوڵمێکمان لێ کردو خوای لە گوناهیان ببورە غیبەتی هەر مسلمانێکمان کردو خوای لە گوناهی ببورە دەرەجاتی عالی کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە هاتووینەتە بەردەم دیوانی تۆ دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردوێتەوە خوای گیان ئێمە ئەو عەبدانەین کە چەندین نعمەتت بەسەرا داباراندین ئەگەر بیان ژمێرین ناتوانین زمانمان لاڵە لە دەربڕینی نعمەتەکانی تۆیە بەڵام هاتوین هانامان بە تۆ هێناوە دەستمان بۆ لای تۆ بەرز کردوێتەوە ئەزانین کە تۆ زۆر بەڕەحمی بەخوا دەسی گوناهباران ڕەت ناکەیتەوە دەسی ئێمەی گوناهباریش ڕەت مەکەرەوە ئەی ئیلاهی ئەی ئیلاهی ئەم ئێوارە وەختە بە زمانی بەڕۆژەوە بەرەو شەوانی قەدر هەنگاو ئەنین خوای بۆ خاتری گەوری خۆت شەوی قەدر بە قسمەتمان کە پەروەردگارە شەوانی قەدر بە قسمەتمان کە خوای بمان گێڕە لەو عەبدانەی باشترین عەبدایەتی لە شەوانی قەدرە ئەکەن خوای بمان گێڕە لەو عەبدانەی جوانترین عەبدایەتی لە شەوانی قەدرا بۆ تۆ بەرزەکەنەوە خوای بەخوای ئێمە ئەزانین نوێژەکانمان بە کەڵک نایە بەڵام پەروەردگارە شەرمەندەی بەردەم دیوانی توین ئەزانین دڵمان غافڵە لە نوێژەکانمانە بەڵام پەروەردگارە کە سەر بەرزەکەینەوە و چاومان لە ڕەحمەتی تۆیە ئەزانین ڕەحمی تۆ ئەم نوێژە کرچ و کاڵانەمان لێ وەرەگرێت دەخوایە بۆ خاتی گەوری خۆت نوێژەکانمان لێ قبوڵ کە تەراویحەکانمان لێ قبوڵ کە خوایە عەفومان کە لە بێ ئاگاییمان عەفومان کە لە بێ ئاگاییمان عەفومان کە لە بێ ئاگاییمان پەروەردگارە عەفومان کە لەوەی کە نەمانتوانی بێ جوانترین عەبدایەتی بۆ تۆ بەرزکەینەوە یا رب العالمین خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوای ڕۆژەکانمان لێ قبوڵ کە لە کەم و کوڕی ڕۆژەکانمان ببورە ختمەکانمان لێ قبوڵ کە لە کەم و کوڕی ختمەکانمان ببورە ذیکر و ئەورادەکانمان لێ قبوڵ کە خوای دوعاکانمان لێ وەرگرە خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا ئەکرەم الئەکرەمین خوای بەزەی بەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببارێنە خوای تۆ خۆت ئەزانی ئومەتەکەی خۆشەویستمان خوێنی لێ ئەتکێ عارەقەی لێ ئەڕژێ پەروەردگارە تۆ خۆت ئەزانی فرمێسی گۆنای دایکان دێتە خوارەوە پەروەردگارە هەتیوەکانمان بێنازەکەون لەم ئومەتە هەموو عالم لەسەرمان کۆ بووەتەوە خوای تۆ خۆت بۆ خاتری گەوری خۆت بە ڕەحمی خۆت سەرکردەیەکمان بۆ بنێرە کۆمان کاتەوە بە ڕەحمی خۆت ڕێکمان خە دڵمان یەکخە بەخوا پەروەردگارە ئەوەی لە ئاسمان و زەویە سەرفیکەین بۆی دڵمان یەککەوێ ناتوانین بەڵام دڵەکان لای تۆ زۆر ئاسان یەکەکەون خوای بۆ خاتی گەوری خۆت دڵی مسلمانان یەکخە خوای دڵمان یەکخە خوای دڵمان یەکخە کەیدی یەهود و نەسارا لێمان دوور خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوایە لە هەموو جیهانە مسلمانێک لە ناڕەحەتیایە خوای گیان ئێمە لێرەوە هاوارەکەین هانا بۆ تۆ ئەهێنین خوای مسلمانان ڕزگار کە لە میحنەتە عەدالەتی خۆت بگێڕەوە سەر زەوی فسادی یەهود و نەسارامان لێ دوور خەرەوە فسادی مەجووسمان لێ دوور خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوای گیان دەرگاکانی خەیر بەسەرمانە واڵاکە یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەم ئومەتە ئازاری زۆری چەشتووە ناڕەحەتی زۆری بینیوە خوای ئێمە 100 ساڵە ژێر دەستە ئەکرین پەروەردگارە 100 ساڵە لێمان ئەکوژرێ خوای گیان 100 ساڵە هەتکی عەڕاضی مسلمانان ئەکرێ پەروەردگارە هەموو ئەمانە بۆ لای تۆ بەرزەکەینەوە هانا بە دیوانە ڕەحمەتت ئەهێنین بەخوا دەرگای ڕەحمەت لە کەسدا ناخرێ پەروەردگارە لەم ئومەتەی ئێمەی دامەخە ئەگەرچی ئێمە شایستە نەبین خوایە شایستەمان کە ئەگەرچی ئێمە شایستەی حکمی تۆ نەبین شایستەمان کە خوایە شایستەمان کە خوایە شایستەمان کە پەروەردگار ئەداوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت تو گەورەی خۆت ئیخلاسمان پێ عەتاکە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا پەنا ئەگرین بە تۆ لە تەکەببر پەنا ئەگرین بە تۆ لە جوبن پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی پەنا ئەگرین بە تۆ خوایە لە کوفر پەنا ئەگرین بە تۆ لە فەقیری پەنا ئەگرین بە تۆ لە غەفڵەت خوایە پەنا ئەگرین بە تۆ لە قەسوەت خوای دڵەکانمان نەرم کە قەسوەت لە دڵمانە مەهێڵە غەفڵەت لە دڵمانە مەهێڵە یا ئەکرەم الئەکرەمین
خوای هدایەتمان زیاد کە خوای هدایەتمان زیاد کە خوای هدایەتمان زیاد کە پەروەردگارە داوا لێکەن حیزبێنە لەناو مسلمانانی کوردستانە مەهێڵە دڵمان یەکخە ماڵمان یەکخە یەک هەڵوێستمان کە بمان کەرە خزمەتکاری خەڵک یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێکەن بە گەورەی خۆت دڵی ماوەسانی ئاینی یەکخە خوای اختیلاف لە بینمانە دوور خەرەوە پەروەردگارە من و تۆ لە نێوانمانە مەهێڵە ئەمانیەت لە بینمانە مەهێڵە خوایە بۆ خاتی گەوری خۆت بەهانامانە وەرە شەرمەندەی بەردەم دیوانی خۆتمان مەکە خوای گیان داوات لێکەن بە گەورەی خۆت بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ئەو مسلمانەی لەگەڵمانە دوعا ئەکەن پەروەردگارە هەر کەسە و گرفتێکی هەیە بۆی چارەسەر کە یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەوەی بێحاڵ و ماڵە ماڵداری کە خوای گیان ئەوەی زەواجی نەکردو و خێزاندار نییە خوای دەرگاکانی خێر بەسەریان بکەرەوە خوای بۆ خاتی گەورەی خۆت کچانمان کوڕانمان لە فەساد بپارێزە یا رب العالمین خوای بۆ خاتی گەورەی خۆت ئەو کچە بەڕێزانەی هەتا ئێستا زەواجیان نەکردووە ئەو بێوەژنە بەڕێزانەی کەماونەتەوە ئەو لاوە بەڕێزانەی زەواجیان نەکردووە خوای بۆ خاتی گەورەی خۆت بەهانانە وەرە دەرگای خێریان لێ بکەرەوە خوای گیان دەرگای خێریان لێ بکەرەوە پەروەردگارە داوات لێ ئەکەین ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە بەخوا پەروەردگارە چەندین جار فرمێسکی ئافرەتێکی بەسە زمانم بینیوە کە هاتووە هانای بۆ ئێمە گوناهبار هێناوە کە دوعای بۆ بکەین خوا مناڵی پێ عەتاکە خوایە تۆ زۆر بەبەزەیت خوایە تۆ کەس مەحروم ناکەی خوایە ئەوانەش کەسیان مەحروم مەکە یا رب العالمین خوایە چەندین جار نەخۆشێکی داماوم بینیوە کە لە ئێش دەتاو ئێش و ئازاری خۆیە هانای بە عەبدەکان هێناوە دوعای بۆ بکەن خوایە تۆ خۆت شیفای نەخۆشەکانمان بدە نەخۆشی پیسەکان لە وڵاتی ئێمە مەهێڵە یا رب العالمین خوایە شیفا بەسەر خەسەخانەکانمانە ببارێنە خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە خوای گیان لەم جەژنە هەزاران نەخۆشمان پەروەردگارە شیفا بۆ بنێرە دڵیان خۆشکە دڵیان شادکە یا ئەکرەم الئەکرەمین خوای تۆ لە نەبوو ئێمە دروست کرد تۆ لە وشکی حەیات ئەدەی ژیان ئەدەی خوای ژیان بگێڕەوە بۆ نەخۆشەکانمان خوای شیفایان بۆ بنێرە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان خەڵکێکی زۆرمان لە بازاڕە کەوتووە قەرزار بووە خەڵکێکی زۆرمان لەم زەمانی قەیرانیە لەم بێ مەعاشیا قەرزار بووە خوای بۆ خاتی گەورەی خۆت قەرزەکان بەسەر سەرمانەوە مەهێڵە یا ئەکرەم الئەکرەمین خوای هەر کەس قەرزارە کاری بۆ ئاسان کە قەرزەکەی بە ئاسانی بداتەوە پەروەردگارە داوات لێ ئەکەین مسلمانانێکی زۆر غەمی مناڵەکانیان خوای گیان دڵ و دەرونی داگیر کردوون خەوەکانی زڕاندوون نازان لەناو ئەم کۆمەڵگەیەدا چۆن مناڵەکانیان پەروەردەکەن چۆن بە دینی تۆ ئاشناکەن خوای گیان بەهانەی مسلمانانە وەرە بەهانای مناڵی مسلمانانە وەرە تو گەورەی خۆت خوای مناڵەکانمان ساڵح کە لە خراپەکاری بیان پارێزە لە فتنەی ئەعلام بیان پارێزە لە فتنەی ئینتەرنێت بیان پارێزە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە لەم زەمەنی فەسادا لەم زەمەنی شوبهات و شەهەواتە خوای خێزان و مناڵەکانمان و پارێزە خوای خێزان و مناڵەکانمان و پارێزە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت هەر کەس لە ماڵەکەیە کێشە هەیە هەر کەس لە ماڵەکەیە غەم و پەژارە هەیە هەر کەس لە ماڵەکەیە نائارامی هەیە خوای بۆ خاتی گەورەی خۆت تۆ مقلب القلوبی دڵەکانیان بگۆڕە بەرەو باش یا ئەکرەم الئەکرەمین ماڵەکان ئارام کەرەوە یا رب العالمین خوایە بۆ خاتی گەورەی خۆت دڵمان ئارام کەرەوە ماڵمان ئارام کەرەوە وڵات و نیشتیمانمان ئارام کەرەوە خوایە تۆ خۆت ئەزانی ئێستا مردوەکانمان هەمویان چاوەڕوانی دوعایەکی ئێمن هەمووان فەقیر لەناو گۆڕەکانیانە چاوەکانیان بڕیوەتە دوعایەکی ئێمە خوایە بۆ خاتی گەورەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە عەذابی قەبر لەسەریانە مەهێڵە خوایە تۆ زۆر دەوڵەمەندی ئەمان زۆر فەقیر بەخوا هانایەکیان نییە بۆی بەرن پەروەردگارە لە گوناهەکانیان ببوورە تۆ زۆر دەوڵەمەند و عەفوی یا ئەکرەم الئەکرەمین بە حورمەتی ئەم مانگە پیرۆزە بە حورمەتی ڕۆژوی ڕۆژەوان بە حورمەتی ڕیشی سپی ڕیسپیان بە حورمەتی دەستی بەرزی مناڵی بێگوناه بە حورمەتی لچکی جوان و حجابی شەرعی ئافرەتانمان خوای گیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە خوای گیان ئێستا مسلمانانێکی زۆر هەن مناڵەکانیان ئەوانیان لەیاد کردووە دوعایەکی خێریان بۆ ناکەن سەدان و هەزاران خۆشەویست هەن خۆشەویستەکانیان لەیاد کردووە خوای ئێمە لەم بینبەرەوە داوات لێ ئەکەین هەر مسلمانێک کە دوعای بۆ ناچێ خوای داوات لێ ئەکەین بەزەی خۆت بەسەریا ببارێنە
أم دعاني أمي بو بخير كرم خوايان آرامي بو قوركي بنيرة يا أكرم الأكرمين خوايان داوان لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسم عظمت أو من كم رزقه خوايان رزقي حلال من زيادك لها مشتكى أو اندحلال من في عطاك خوايان محتاج حرام من مكة خوايا لملك سروت سامانا أو اندحلال من في عطاك محتاج حرام نبين لخزانها وسردا أو اندمان في عطاك كمحتاج حرام نبين خوايا بخاتي قوري خود لسلطان سيادة أو اندمان في عطاك كمحتاج حرام نبين خوايا بخاتري قوري خود داوان لأكن بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت خوايا أمولاتي إما قيراني زوري بيني نارحتي زوري بيني إيشو آزاري زوري بيني هەتا دوێنێ بوو بەدەست بێگانەوە زۆری ناڵاندووە ئەمڕۆ بەدەست وەچەکانی خۆیەوە ئەناڵێنێ خۆی بۆ خاتی گەوری خۆت سیاسەتێکی ڕەشید و حەکیم بکەرە حاکمی ئەم وڵاتەی ئێمە خۆی گیان کار بەدەستەکانمان تەوفیق بدە بۆ خەیر خۆی تەوفیق بەدەستی تۆیە خۆی نێوچەوانی هەمویان ڕاکێشە بەرەو خەیر بەرەو خواناسی بەرەو دەستپاکی بەرەو ئەمینی خۆی هیدایەتیان بدە یا ئەکرەم الئەکرەمین خۆی گیان هیدایەت بەدەستی تۆیە دڵەکان لە نێوان پەنجەکانی تۆیە پەروەردگارە داوات لێ ئەکەین دڵیان بگۆڕە بەرەو باش خۆیە داوات لێ ئەکەین بیان کە بە کەسانێکی شیا و مستحق یا ئەکرەم الئەکرەمین خۆیە گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لەم ئێوارە وەختەیە هانامان بە تۆ هێناوە ئیتر چەند وەختێکی تر ئێمە ئەچینە ناو ئەعتیکافەوە پەروەردگارە ئەچینە شەوانی قەدرەوە یا رەب العالەمین دەی خۆی گیان دوعاکانمان گیراکە ئەعتیکافەکانمان گیراکە سەربەرزی بەردەم دیوانی خۆتمان کە توبة كان من لقبولك يا أكرم الأكرمين خويا إما التوبة أكين خويا جنداوي عفو لتو أكين هرقنا هي كردو معنا خجالتي يا رب العالمين خويا داود لي أكين لبي حايما ببورة لبي أقايما ببورة بزي بسر معنا ببارئنا لمن قبولك يا أكرم الأكرمين خويا جان داود لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت تو رحماني تو رحيمي تو رؤوفي پەروەردگارە بەڕەفەت و ڕەحمەتی خۆت بە بەزەیی و کەڕەمی خۆت بەزەی بەسەر ئەم مەجلیسەمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خۆیە بۆ خاتری گەورەی خۆت بمان گێڕە لەو عەبدانەی لەم دەشەوەدا گەورەترین عەبدایەتی بۆ تۆ جێبەجێ ئەکەن تۆش گەورەترین ڕەزامەندی بەسەریان ئەدا ئەبارێن خۆیە عیبادەتی ئەم دەشەوەمان قبوڵکە خۆیە داوات لێ ئەکەین هیدایەتمان بدە شۆنێژەکانمان لێ قبوڵکە دوعاکانمان لێ قبوڵکە قورئان خوێندنمان لێ قبوڵکە زەکاتەکانمان لێ قبوڵکە سەرفیترەکانمان لێ قبوڵکە خەیر و خێرات و ئیحسانەکانمان لێ قبوڵکە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت دڵی هەژارانمان لەم جەژنا خۆشکە یا ئەکرەم الئەکرەمین خۆی هیدایەتی گەنجەکانمان بدە عاقبەتی پیرمان بەخێر بگێڕە تو گەورەی خۆت حیجاب لە دڵی کچانمانە شیرین کە یا رب العالەمین خۆی گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت قوتابیەکانمان ناجح کە سەرفرازی دنیا و ئاخرەتیان کە یا رەبی پەروەردگارە حکمی خوا لە دڵمانە بگێڕنەوە لە جەستەمانە بگێڕنەوە لە ماڵمانە بگێڕنەوە لە وڵات و نیشتیمانمانە بگێڕەوە یا ئەکرەم الئەکرەمین خۆی گیان قورئان لە دڵمانە شیرین کە ئیمان لە دڵمانە شیرین کە کردەوەی ساڵح لە دڵمانە شیرین کە ئەخلاقی بەرز لە دڵمانە شیرین کە زمانمان پاککەرەوە یا ئەکرەم الئەکرەمین تووشی غیبەتمان مەکە یا رب العالەمین خۆی بۆ خاتری گەورەی خۆت زمانمان پاکەوە لە درۆ زمانمان پاکەوە لە غیبەت یا رب العالەمین خۆی گیان بەخوا تۆ خۆت ئەزانی ئێمە زمانمان کولە لە دوعایە نازانین چۆن لە تۆ پاڕێنەوە نازانین چۆن داوات لێکەین ئەزانین دوعایەکی زۆر جامع و مانع هەیە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئێرشادی کردوین هەمان ئەو دوعایە بەرزەکەینەوە بۆ تۆ ئەڵێین پەروەردگارە هەر چاکەیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لێ کردووی بە ئێمەشی عەتاکە یا رب العالەمین هەر خراپەیەک ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی خوای ئێمەش پەنا بدە لێ یا رب العالەمین خوای گیان ئەم دوعایەمان قبوڵکە خوای ئەم دوعایەمان قبوڵکە دەستی زیلەتمان بۆ تۆ بەرز کردوێتەوە تۆی بە بەزەی و بە ڕەحم و دەوڵەمەند خوای دوعاکانمان وەرگرە یا رەبی پەروەردگارە تۆ خۆت گەورەیت و ئەهلی کەڕەمی پەروەردگارە ئەهلی کەڕەم کەس لە بەردەم ماڵی خۆیانە دەرناکەن وا عەبدەکانت لە دەنگی رادیۆ ڕووناکیەوە ئەمڕۆ هاتووینەتە خزمەتێ پەروەردگارە هەمووان پێکەوە ئەناڵێنین هەمووان پێکەوە هاوارەکەین بۆ تۆ دەست بەرزەکەینەوە ڕۆحمان پێوەست کردووە بە تۆوە ئامین بە دڵمان ئەکەن بۆ دوعاکان دێ رەبی خۆی ئەم دوعایەمان لێ قبوڵکە خۆی ئەم دوعایەمان لێ قبوڵکە خۆی ئەم دوعایەمان لێ قبوڵکە خۆی بۆ خاتی گەورەی خۆت ئەم دوعایەمان لێ قبوڵکە آمين آمين والحمد لله رب العالمين
وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.